ئەم کاتتان باش و جەژنتان پیرۆز بێ. من پەرچەم عەتا لەگەڵتانە بم لە بەرنامەیەکی تایبەت بە جەژنی ڕەمەزان. ئەمڕۆ سەردانی ماڵی دکتۆر هەڤاڵ ئەبووبەکر پارێزگاری سلێمانیمان کردووە. دەمانەوێت ژیانی ئاسایی دکتۆر هەڤاڵ ئەبووبەکر بە ئێوە ئاشنا بکەین ئاخۆ لە بۆنەکاندا وەکو بەرپرسێک وەکو کەسایەتیەک ئەو چۆن جەژنە پیرۆزە دەکات و چۆن ژیانی خۆی دەگوزارێنێ. ئێوەش بینەربن. سڵاو لێ بێ دکتۆرگیان باشیگیان جەژنە پیرۆز بێ. زۆر سوپاس مەمنون بژیت. ئەگەر هاوکارە ماری باشن زۆر سوپاس مەمنون. خۆشیان جەژنە پیرۆز بێ. زۆر سوپاس مەمنون. زۆر سوپاس. فەرموون. فەرموون بەخێر بێنێ. مرحبا كيف باش راكم بخير ولا مكان سلامة خدمتها كان زين يا جماعة قربانتها خير بين يا اخوان فرمون دائما كان في دائما كان فرمون السلام عليكم دکتۆرگیان باشیت. زۆر سوپاس مەمنون. خير بين يا اخوان زۆر سوپاس جەژنی شە پیرۆز بێت. بەڵام دەست خۆش. جاكي جان طلق اليوم تربو دواي دانش فرمون ئەگەر نزیک بین لە یەکترەوە دکتۆر بۆ ئەوەی کە پرسیارەکان ئاڕاستە بکەم. زۆر سوپاس. جەژنە پیرۆز بێت و ئەم جەژنە چی جیاوازیەکی هەبوو بۆ دکتۆر هەڤاڵ؟ جەژنی هەموو لایەک پیرۆز بێ، جەژنی هەموو خەڵک لەسەر ئەم گۆی زەوێ پیرۆز بێ، بە تایبەتی لە کوردستانە و پارێزگاکەمان سلێمانی کە سوکاری سەربەرزی شەهیدان، کە سوکاری ئەنفالکراوان، کە سوکاری زیندانیانی سیاسی، کە سوکاری ئەو فەرمانبەرە مەردانی کە پێشمەرگەی سەردەمی ئیدارەدانی دەوڵەتن و بە ڕۆحێکی بەرزەوە ئەم حکومەتیان لەناو ئەم هەموو قەیرانەیە ڕاگرتووە. لە هەر کەسێک کە ئەمڕۆ جەژنی کردبێ یان دڵی شکابێ و جەژنی نەکردبێ جەژنە پیرۆزاکەین ئومێد دەکەین ئەمڕۆ ڕۆژی بێگەیشتنەوەی دڵەکان و ڕۆحەکان بێبەستنەوەی ئیرادەیەمە بێ لەگەڵ خوا لەگەڵ خەڵک لەگەڵ خۆمان. پارێزگاری سلێمانی بەیانی کە هەستا یەکەم شە چیت کرد و ڕێوڕسمی جەژن لەگەڵ خانەوادەکەدا چۆن بەڕێز کرد؟ ئەمە کە بەیانی زوو هەڵەسین چوینە مزگەوت بۆی نوێژی جەژن بکەین و هەر لەوێش کە تەواو بووین پیرۆزباییمان لێ کرد هەموو خەڵکی ئەم ناوچەیە و دوایی هاتینەوە بۆ ماڵەوە کە هاوکاری خێزانەکەم کردبەوەی کە نانی جەژن چێشتی جەژن ئامادە بکەین. دوای ئەوە لەگەڵ دۆستان و عزیزانمان کە لێرە لە کەلتوری ئەم گەڕەکەمە وایە لە ساڵی 1970 ئێمە لێرەوەین تا ئیستا هەر لەم شوێنە بووین. من لەگەڵ ماڵی دایکم و باوکمە ئەژیم گەڕک و کۆڵانەکانە گەڕین هەر لەسەر ئەو جادەی کەیبینی هەتا نهایەتی دایری کارەباکە هەموو ئەم ماڵانە بەیەکەوە لەگەڵ خەڵکی گەڕەکە ئەگەڕین. ئەوەمان کرد و دوای هاتی نێرە بۆ پێشوازیکردنی میوانەکانمان چێ دراوسێ و عزیزەکانمان چۆ خۆشەویستانەمان کە لە دوورەوەیان جا وەڵامدانەی و عزیزانەی کە تەلەفونەکەن نامەمان بۆ ئەنێرن بەو شێوەیە تا ئیستا بەردەوامین و لە پێشوازیانین و هەوڵین لە دوای عەسرەوە ئێمە بچینە سەردانی و عزیز و خۆشەویستانەی کە نەمانتوانیوە. یەکەم مەسەجی جەژنە پیرۆزە کە بۆت هات چی مەسەجێ بۆ دکتۆر کە مۆبایلەکەت ئەگەر سەیری بکەی بزانی یەکەم جەژنە پیرۆزە کێ جەژنە پیرۆزەی لێ کردی؟ وەڵا ئەو مۆبایلەم بۆێنن ئەمێ ئەو پرسیارەت لێ بکەم باسیەوەت کرد کە لەگەڵ خانەوادەکەتا چویتەتە دەرە و ئێوە بەپێی دابوونەریتی خۆتان بۆ شێوازەیە کە سەردانی دراوسەکانتانەکەن گەربووگوڕی هاوڵاتیان لەم جەژنەدا چۆن بوو؟ هیچ جیاوازیەکی ئەکردی ئەنی دەتوانین بڵین قەیرانی دارایی تەسیری هەبوو لە باری دەرونی هاوڵاتیان لە بۆنەکانتە؟ قەیرانی ئابووری تەسیرێکی لە ژیانی خەڵک کردووە بەڵام من بۆ نانەواکەن کە خەڵک تەجاوزی قەیرانی ئابووری بکات چکە مەلایەنێکی کۆمەڵایەتی و دەرونی و ئاینی و ئەخلاقی گەورەیە سروتێکی گەورەیە کە خەڵک ئەیەوێت کێشەکانی تێکەڵ بەمە نەکا بەڵکو جەژن بۆ ئەوەیە کە کێشەکانی تیا بتوێنیتەوە تەجاوزی کێشەکان بکەی و ئەو ڕۆژانی کە ئەگەر خوا نەخواسە لەگەڵ یەکێک زویر بوو بیاد یەکێک گەیشاند بیا بە پێچەوانەوە بچی گرد نازادی بکەی بۆیە ڕۆژێکە بە بڕوای من زۆر نەبەسراوەتەوە بەوەی کە خەڵک چەنی لە گیرفانایە بەڵکو بەسراوەتەوە بۆی چی لە دڵایەتی و ئەوێت چی بکە. کەس هەبوو دڵە زوێر کرد بێت و لەم جەژنەدا پلانە بۆ دانابێ بچی ئاشتی بکەیتەوە؟ هەرگیز من بە تەمەنم دڵی کەسم نێشاندووە دڵی هەر کەسێکی شمێشاند بێ ناوەستم لەسەر جەژن چکە بڕوام وایە هەموو ساتێک جەژنە بۆیە هەر لەو کاتەیە داوای لێبوردنی لە یەکەم بۆی نەبێت بە برینێک لە دڵاوە نەبێت بە شتێک
دیارە من بە باسی ڕێکاری کارژێڕی و یاسایی ناکەم کەەوە لە هیچ لێبوردنێکی نیاوێت دادگا لێبوردنی ئەوە بک بەڵام لە ڕووی کۆمەڵایەتی و کەسیەوە بەردەوام ئەگەر خوا نەخواسە تەجاوزیار کەسێکمان کرد بێ ڕاستە خۆ داوای لێبوردمان لێ کردووە. سەری مەسجەکە بکەین. بەرپرسیارەتی لە ئێستادا کە تۆ بەرپرسیارەتێک لەسەر شانە و پارێزگاری سلێمانیت و لە هەمان کاتە خێزانت پێک هێنا و چۆن هاوسەنگیەک دروستەکەی لە نێوان خێزانەکەت و کارکردنەکەتە هەز ناکەی حەقی خێزانەکەتت خواردووە یان چۆن ئەمە حەقیان بۆکەیتەوە؟ ئەوان لەگەڵمان بەوان پشتیوانێکی گەورەم بوون کە من خەریکی ئەم ئیشانە بن بۆیە بڕۆیە بە پشتیوانی ئەوان من ئیشەکان مەکەمەوە پێچەوانەوە ئێمە بڕامان وایە کابێ هەموو توانەکانمان یەخین بۆ خزمەتی خەڵک چێ باوکم چه دایکم چه خوشک و براکانم چه خێزانەکەم و مناڵەکانیشم و هەموو کەس و کارم پشتیوانێکی گەورن بە تایبەتی هاوڕێ بە ڕێزەکانم کە پشتیوانی ئێمن بۆ ئەوی بتوانین خزمەتێکی گشتی جێبەجێ بکەین. یەکەم مەسیج کە بۆ منادی کاگ ئەحمەد موفتیە لە ڕێکخراوی مێرسیکۆ کە زۆر سوپاس یەکەم دوێنێ ئێوارە لوتفی کرد پێش هەموو کەسێک نامی پیرۆزبایی نارچوو کە دوێنێ پێری خوانێکیان ئامادە کردبوو بۆ بەشێ لە کەسایەتەکانی سلێمانی کە من لێرەوە پیرۆزبایی لە هەمویانەکەم و تەمەنای سەرکەوتنیان بۆ ئەخوازمەوە بۆ هەموو عەزیزانی تریش. دکتۆر هەڤاڵ ژیانی ئاسایید ئێستا چۆن بەڕێ ئەەکەی ڕۆژانە لە پاشەوەی کە ئەچیتە پارێزگار چی ئەەکەیت چۆن کاتەکانە بەسەرەبەی پەیوەندی کۆمەڵایەتەکانە تا چەندێک کەم بووەتەوە؟ منی سا زیاترم کردووە من بەردەوام بە سروشتی خۆم سەردانی نەخۆشم کردووە چوومەتە پرسەوە چوومەتە خۆشیەکانی خەڵکەوە چوومەتە شایەکانیان لە خەڵکمان پرسیوەتەوە لە بازار بووین بەو نەوعە بەردەوامین ئێمە ئەم شەو سعات 12 شەو لە ناو بازاراتوینەتەوە خەڵکە شایەتن کە من زۆر سپاسیانەکەم بەو ڕۆحە بەرزەوە ڕۆژی پێشتر لەگەڵ بۆ یاخچەکانی بەردەرکی سەرایە بووین و لە ناو بازار بووین و بە یەکەوە کۆمەڵێک لە کوچە و کەنارەکانی شار گەڕین بۆیە پەیوەندی کۆمەڵایەتیەکانمان بەردەوام کردووە فراوانترمان کردووە. بەڵێ کاک سەریاس کاک سەریازیان ئەلۆ کاک سەریاس ئەلۆ کاک سەریازیان باشی باوکم ئەلۆ تا دکتۆر هەڤاڵ پەیوەندێکی تەواکە من پێم وا بێت میوانیان هەیە میوانێکی زۆر لەو دیواتۆ حەزەکەم ئەمە هاوسەری دکتۆر هەڤاڵە دەمانەوێت بیدوێنین و جەژنە پیرۆز بێت چۆن جەژنتان بەڕێ کرد تا چەندێک دکتۆر هەڤاڵ توانیوێتی کە هاوسەنگیەک بپارێزێ لە نێوان کارەکەی و خێزانەکەیت. بە خراتی گرمتان دەکەم پیرۆزبایی جژنی ڕەمەزانتان لێکم ئینشەڵا بێ بە جژن و خۆشی بۆ هەموو لایەک. جژن وەکو کللتور لای هەمومان لە کوردستانە بەیانیان زوو هەڵەسی بۆ ئامادەکردنی خواری جژن کە چشتی بەیانیان ئامادەیەکەین. دکتۆر هەڤاڵ ئەڵێ یارمەتی میاوە ئارە وڵاجە چێشتا ئەو هەرەوە فێری کردوم نەگەر یارمەتیە کاتە بەباشی ئەتوانێت هاوکاریت بکات لە ڕووی چێش دروستکردن و ئامادەکردنی خواردنەوە. وڵا هەر نەک ئەوە ئێستا شەوگاری دوێنە شەوتانی شەو نەخەوتوە ڕێخستنی ماڵەکەش هەمووی تەرتیبکردنی ئینجان ئەمەی لەم ژووری ناوە بۆ ئەو ژوور و نەگەرتە ناخوان هەموو ڕێخستنی ماڵ و سەلیقەکاری یەکەم جار و بە پلەی یەکەم ئەوەی کات. بەرنامەتان چییە کە دواتر بڕۆن بۆ کێو سەردانی کوێ بکەن؟ وڵا ئێمە وەکو نەریتی خۆمان هەمیشە سەردانی خزمان و دۆست و دراوسێ و کەس و کار و عزیزانەکەین لە جەژنەکان هەمووی بەسەرەکەینەوە. وەڵام مەسەلە پێشوازی میوانە ناینجارێ. ئەم جەژنە هیچ جیاوازێکی هەبوو لە گەڵ جەژنەکانی تر بەنسبەت ئێوە کە دکتۆر هەڤاڵ ئێستا پارێزگاری سلێمانی و ئەرک و ماندووبوونێک زیاتری لە سەرەوە چاوی هاوڵاتیانی زیاتر لەسرە. وڵا ئەوەی کە جیاوازەکە بە بەرپرسیارەتی زیاتر کردو بۆ ئەو کە ئەمە بێت پێشتر ئەگەر بەستەنها بەرپرسیارەتی خزمان و دۆستانی لەسەر شان بۆ ئێستا بێ هینی هەموو ئەم دەفەرە لە ئاسوی ئەوە بێت بەرپرسیارەتەکەی زیاتی کردو بەڵ دەستخۆشیش بۆیەوە بە خەرەتنی گرمتان. دکتۆر هەڤاڵ تۆ میوانت لەو دیوە پێکەوە بچین وەلای میوانەکانە فەرموو. سڵاتان لەبێ جەژنتان پیرۆز بێت. پێم وا بێت ئەمان برایت توێوانە کاک شەماڵ جەژنە پیرۆز بێ. بەخێر بێ سەرچاو لە جەنابیشتان پیرۆز بێ لە بینەرانی بەرنامەکەی جەنابیشتان. چی سیفەتێک لە دکتۆر هەڤاڵە هەیە و لە تۆیانیە وەکو برایە؟ وەڵاهی من بەردەوام سەرسامم بەو سیفەتە جوانەی کە
زۆر دادوەرە ینی ئەوە ناناسێت تۆ برایتی تۆ کەسێکی نزیکی ئەوی تۆ مەسەلاتەنانەت مامی ئەوی خاڵی ئەوی تەمەنت گەورەتر تەمەنت بچووکترە شەهادە و ڕوانامەت بەرزترە کەمترە کاوڵاتێکی ئاساییت ئەگەر شتێک زانی ڕاز نییە بەلایەوە و ڕازنیش بەلای ئەوەیە کە شتەکە تا ئەو شوێنی ئەو دەرکی پێکا ڕاز نەبێ نەگەوەی کە خۆی حەزی لێ یا ڕقی لێە کە زانی ڕاز نییە هیچ پێچوپەنایکی تێناخار ڕاست و ڕوان پێتەڵێ شتەوانیە ینی یا ڕاتەگرێ یادەوەرێکی خۆش هەیە لە نێوان تۆ و دکتۆر هەڤاڵە لە جەژنانی ساڵانی ڕابردووە کە مناڵ بوون شتێکت هەبێت کە ئێستا بیرەکەوێتەوە و زۆر جار باسیکەن. واللهی زۆر یادەوەریمان هەبوو بەیەکەوە چکێمە بە مناڵی وەکو هاوڕێوا بووین چکە تەمەنمان لەیەکەوە نزیک بووە و پەیوەندیشمان زۆر خۆش بووە و سوپاس بۆ دایک و باوکیشمان جیاوازیان نەکردوین ینی ئەمە مناڵی گەورەترەوە بچووکترە ئەوەیە ئەمانە بەڵام وەکو شتێکی دیاریکراوی زۆر ئەوەی کە زۆر ڕاستە کاک عادلی پورزامان هەبوو ئەچوین لە ناو بازارەکەی سەرچنار لای پێمانەوت لای باخەکەی سەرچنار لای مسەور ئەنوەر لەوێ ستۆدیۆیەکی لێ بوو جەژنانە چوین زۆربەی یادەوەریەکان ئەوە بوو ئەمانویست بە دۆکمنتیکەین بە تەسویر ئەچوین لەوێ هەموو جەژنێک ڕسمێکی تازەمانەگرت مناڵان بەیەکەوە چوین وەڵا وتمان یەڵا با پارەکۆکەینەوە ڕسمێکی جەماعی بگرین ئەو پورزایم وتی وەڵا من نایم وتمان وەڵا نایی نابێ بیتە ڕسمەکەەوە والحاصل نەمانی هێشت ئێستا لە تێکی لە ڕسمەکە دەرچووە ینی ڕسمەکەش هەیە و یادگاریە و ڕەشوس پێوە ڕازی زۆر سپاس بۆ ئێوەش بەخێر بەسەر چاوان. دکتۆر هەڤاڵ بگەر ئێمە هەر بەردەوام بین لەگەڵ تۆیە دیارە تۆ ببوورە داینشە دیارە جگەلەوەی کە ئێستا پارێزگاری سلێمانی پێشتر مامۆستای زانکۆ بیت ئەگەر کات بگەڕێتەوە بۆت کامیان هەڵەبژێریت؟ مامۆستای زانکۆ بەڵام ئەوەش ئەرکێ بوو کە لە ڕێی زانکۆ و لە ڕێی خوێندن و لە ڕێی داواکاری خەڵکەوە من گرتمە ئەستۆ سوپاسی متمانەیە و خەڵکە ئەەکەم و سوپاسی شیانەکەم کە دوای 4 ساڵ زیاتر بە هەمان متمانەوە بەشدارن لەگەڵم وایان کردووە ئیستا بەڕاستی بەدەست و ئیرادەی ئەوان من کار ئەبم بەڕێوە تەمەنا ئەەکەم بتوانم بچمەوە زانکۆ بۆی بەردەوام لەگەڵ نەوەیەکی نوێ خۆمان نوێ بینەوە و بتوانین پەیامی نوێیان بینێ و بتوانین ئەم وڵاتە بەرەو گۆڕانکارێکی ڕاستەقینە بەرین کە ئیتر ستەمکاری و خۆسەپێنی و خۆپەسەندی تەجاوزکەین. هەمیشە باز لەوە دەکەن کاتێک دکتۆر هەڤاڵ مامۆستای زانکۆ بووە لاپتۆپێکی بەدەستەوە بووە کە چووە وانەی وتوەتەوە ئەو لاپتۆپە ماوتە ئێستا؟ بەڵێ هەموو شتەکانم ماون هەر هەمان شتە بەکارهێنی بۆ ئەنجومەنی ژیان بە شێوازێکی تر لاپتۆپیکەت کڕی نەخێرە ئەوم پێەکە بەکارم هێناوەەوە هەموو سیستەمی ئەلکترۆنی و کۆمپیوتەراتی چه ئەنجومەنی پارێزگای سلێمانی کە چوومە ئەوێت پارێزگام تازە کردوێتەوە بەبێ ئەوەی یەک میمۆری لە نووسنگەکەی خۆمان دابنین ئێمە هەر بە کەرەستەکانی خۆمان لەوێژی شەکی. ماوەی چەند ساڵە پێت ماوە بۆ ناتەوێت بیگۆڕیت؟ واللهی زۆر دڵم پێی خۆشە چکە من دوانم هەیە یەکێکیان ئەوەیە کە هەر بە درێژایی ئەو مێژۆ پێم بۆ یەکێکی تریان لە ساڵی 2011 ڕێکخراوێکی سویدی بە تایبەتی کاگامەرانی سحاقپەری لە سویدەوە هاتن وەکو کەسایەتی بوێری ئەو ساڵی هەموو کوردستانی گەورە منیان هەڵبژارد دوای خۆپشاندانەکانی حەڤەی شوبات ئەوە دیارریەکە سەریشم لە دەست بم لە دەستی نایم چونکە وەکو کەسایەتێکی بوێری هەموو کوردستان ئەو بە ڕێزانە خەڵاتیان کردو. ئەتوانین بیبینین ئەگەر بۆت بێنن؟ دکتۆر هەڤاڵ ئەم وێنەیە لەبەرەوەی کە مامتە هەڵە دواسی و یان لەبەروی خەزوورتە هەڵە دواسی؟ وێنەوان کاتێک هەڵواسیوە مامم بووە چکە پێشەوەی خەزوورم بێ مامم بووە و ئەم وێنانەی ئێمە لەبەری فۆتۆگرافەر بووە لە فۆتۆ سلێمانی ئەو ساڵە وێنەگری سلێمانی ئیشی کردووە لای بەرمزگەوتی گەورە وێنەی هەمومان زۆر جار ئەوەی گرت بۆیە ئەو دیمەنانی ئەوانمان هەر لە زۆ هەڵواسیوە و شانازی شەڵمانواسیونەوە کە بۆ بە خەزوریشم بۆ بەواجب ئیتر لەسەرم جگەلەوەی کە من تەنیا مامم نییە ینی برای گەورەمە هاوڕێمە خەزورمە هەرچی تۆ بڵێ ئەوەمەوە پشتێکی گەورەی منە. دکتۆر هەڤاڵ ئەو کەسایەتە سیاسیانی کە سەردانیان کردویت ئەمڕۆ کێ بوون وە پەیوەندی چۆنە لەگەڵ کەسایەتە سیاسەکانە لە بۆنەکاندا؟ پەیوەندیمان زۆر باشە زیاتر لەگەڵەوانە بە تەلەفۆن قسەمان کردووە منەوەم دروست نەکردووە کاتی جەژنەکانیش لەگەڵ بەرپرس سیاسیەکان بەرین بەڕێوە بۆ ئێمە تەجاوزی ئەوەمان کردووە ئەوەی کە کردومانە
بە تەلەفۆن قسەمان لەگەڵێ کردووەوە من بەبێ جیاوازی لەگەڵ هەموو لایەنەکانە پەیوەندیم زۆر باشە بە تایبەتی پەیوەندی کۆمەڵایەتیەکانمان کە نایڵم تێکەڵی کە سیاسی و ئیداری و یاساییەکان بێ بۆیە ئەمڕۆ لەگەڵ هەموو لایەنەکانە قسە و پیرۆزبایی و جەژنە پیرۆزەمان کردووە بەڵام بەڕاستی ئێمە لەگەڵ خەڵکا زیاتر لە جەژنەکانە تێکەڵە بین نەک لەگەڵ ماڵی بەرپرسەکان و سەردانی بەرپرسەکانە چکە پێم وایە باوکم تربێتێکی فێر کردوین ئەڵێ چەند لەگەڵ سەر و خۆت تۆنگ بی ئەوەنە باشترە چەند لەگەڵ خوار خۆت نەرم بی ئەوەنە باشترە چکە لەگەڵ سەر و خۆت نەرم بووی ئەبێ بە ماستا و لەگەڵ خوار و خۆت تۆنگ بووی ئەبێ بە زوڵم. هەندێک لە کەسایەتیەکان لە بۆنەکانە دەچنە دەرە و ئەچنە وڵاتانی تر و سەفەرەکەن بەڵام بۆ دکتۆر هەواڵ نەچۆتە دەرەوە ڕێک نەکەوت یان ویستە لەگەڵ خانەوادەکەی خۆتا بێ نەخێرێ مەچی ئێمەش خانەوادەکەش مەتوانین بچینە دەرەوە بەڵام بەڕاستی ژیانی ئێمە منەوە تا دایک و باوکیشم بەجێنێشتووە و لەگەڵ یەکارە و خێزانە گەورەیە بەیەکەوە ئەژین بۆیە وڵاتەکەی خۆم نیشتیمانەکەی خۆم ماڵەکەی خۆم شوێنی کارەکەی خۆم بۆ هیچ وڵاتێ بەجێ نایڵم چکە من لە شوێنێکام لەم پارێزگای سلێمانیە تەنیا خۆم دوای ئەو هەموو سەختەکاری کرا 416,000 دەنگم هێناوە ناکرێ من ئەمانە بەجێ بێڵم بچم بۆ شوێنێ کە چ خۆم غەریبم چ ئەوانەی لەوێن بە غەریب سەیریم نەکەن بەهای ئێمە لەو شوێنیان کەتیایەتی نەک لە شوێنێکی تر بە سەردانی ڕسمی نەبێت تا ئیستا بۆ شوێنێک نەچووم و کە چوشم زۆر بە خێرایی گەڕاومەتەوە چکە پێم وایە شوێنی خزمەتکردنی من ئەوەیە کە خەڵک ڕایسپاردومە بێ خزمەتیان بکەم. هاوسەرەکەت باسیەوەی کرد کە سەلیقەت بۆ ماڵ زۆر باشە و هاوکاریت کردو لە دروستکردنی خواردنە هەتاوتی لە دیزایانی ماڵەکە ئەو هاوکاری کردوم ئەم سەلیقەیە دەگەڕێتەوە بۆچی لەکەیەوە حەزت بەوەیە کە گۆڕانکاری لە ماڵا بکەی لە کاتێکدا کە کەمتر پیاوان خۆیان دەخەنە ناو ئەو بابەتی کە هاوکاری خێزانەکانیان بکەن و هاوکاری هاوسەرەکانیان بکەن ئەمە زیاتر لەکی ئەچێ گەڕێتەوە بۆ دایکت یان باوکت وڵا بۆ هەردووکیان و بۆ خێزانەکەمان ئێمە چ خۆشنووس بوون شوێنە کێش بوون چ مۆسیقاژەنن ئەوانیان بینی بە مام و برا باوکو و کچەکانیشمەوە هەمویان بەهرەمەندن هەرێکیان ئامێرێکەژەن هەرێکیان بوارێکی هوەریان هەیە جگە لەوەی ئێمە تەنیا ماڵەکە ڕێگەخینەوە گینە ئەم ماڵی تۆ ئەیبینی لە جارێ لە ساڵی 1970 دروستکراوە بۆیە کەم جار 2005 نۆژەنمان کردەوە ئەمەی بینی ساڵی 2005 ئەم کەرەستانشی بینی هەمووی ساڵی 2005 تەنیا ڕێکمان خستونەتەوە بەرگمان گرتوێتەوە خانەفەکانمان شوێنەکانی مانگۆڕیوە نەکشتی تازەمان بۆ هێنابێ گفتوگەکانمان بەردەوام بێت ئەوەش لاپتۆپەکەیە فەرموو دکتۆرەوە باسی لەوە کرد کە کچەکانت هەریەکە و توانایەکی باشیانە ئەگەر پێمان بڵێ چەند کچت هەیە و پەیوەندی تۆ لەگەڵ کچەکانتە لە چی ئاستێکتایە من دوو کچم هەیە و کوڕێکم هەیە شەن و ڤارێ لەگەڵ کاکە ڤالانە پەیوەندیمان پەیوەندێکی زۆر باشە من تەمە ناکەم کە لەگەڵ خۆیانە قسە بکەن ئەلحەمدوللا وامان کردووە کە پەیوەندیەکەمان پەیوەندیەکی خۆسەپێنی و زۆرم لێوی خوێن نییە پەیوەندی دڵە پەیوەندی ئامانجە پەیوەندی هاوبەشیە بۆیە بەڕاستی ئەتوانم بڵێم هەر مناڵم نین مامۆستاش من ڕێپشاندەریش من زۆر کاری خۆبەخشیەکەن کچە گەورەکەم دوێنێ شەو سعات 12 شەواتوێتەوە چون لەگەڵ کۆمەڵێک هاوڕێیە پاریان کۆ کردوێتەوە لە دۆست و خزمان و عەزیزان کۆمەکیان بۆ خەڵک کۆ کردوێتەوە بۆ ئۆتۆمبیلەکەی خۆیان بردویانن دابەشیان کردووە ڕۆحێکی خۆنەویستی و خۆبەخشی زۆر بەهێزیان تایە ئەم ساڵ لەگەڵەوەی هەردووشیان لە پۆلی شەش بوون تازە لێبوونەتەوە یەک دوو ڕۆژە لێبوونەتەوە بەڵام هەموو توانەکانیان خستۆ دەگەڕ بۆ خزمەتی خەڵکو و بۆ خزمەتی خزمان و بۆ خزمەتی شارەکەمان دەمانەوێت دەگە کچەکان لێرە بن مناڵەکانت لێرە بن بیان بینین بیان دوێنین لەبەرەوەی لەوانەیە خەڵکیش تامەزرێ بێ کە حەز بکەن مناڵەکانە پێی ئاشنا بن دکتۆر هەواڵ ماوەیەک بە پاسکیل هاتوچۆت کرد کە ئەمە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە دەنگۆیەکی زۆری لێکەوتەوە ئەگەر بکرێ بە کورتی باسێکی ئەومان بۆ بکەی ئێستاژ ئاساییە لات کە بە پاسکیل کە لە کاتێکا پارێزگاری بڕۆیتە دەرەوە بەڵێ منی ساژۆ پاسکیلانە ماوە بەکاری شێهێنم ئیشکردنەکەمان وای کردووە تەبان ئێمە کە سێکتەرێک بەکارهێنین بۆ ئەوەیە هانی خەڵک بین سوپاس بە خوا دوای ئەوەی ئەوم کرد هاندانێکی گەورەی دیاد قاوخانی کللتوری سەدان پاسکیلی دانا لە هەواری شار پاسکیل دانرا لە پارکی ئازادی پاسکیل دانرا لە دەرەوە پاسکیل دانرا بۆیە خەریکە وردەوردە لە سلێمانیا چێتە پێشەوە کە بە سەربەرزیەوە بەشێک لە دەست و پەنجەی ئێمەش بەو کارەوە دیار بوو ئیستاش زۆر جالیە خڕم بەڵام بۆ کاتی داوامکردن ڕێگاوبانەکە دەرفەتمان نایە کە من ئومێ دەکەم تازاری سیستێمانی و ڕێگاوبانەکانمان لێ بکەین هەموو کەسێ بە ئاسانی بتوانێت ئەوە بکاگینا بەڵێ بە شەوانی شو بە کاتی تریش بەکاری هێنم
من هەرمێ نەچمە ناو سیاستەوە بەڵام مێ و پرسیارە بکەم هیچ پرۆژێکی تازەتان هەیە بۆ سلێمانی کە لە داهاتوودا بچانەوێت گۆڕانکاریەک لە شاری سلێمانیا بکەن؟ ئێمە ماسەرپلانێکی گەورەمان بۆ شاری سلێمانی داناوە ماسەرپلانێکیش پێشێمە کراوە خۆمان بە پارێزەر ێزانین بۆ تەواوکردنی وەستاوەتەوە سەر ئەوەی کە مەسەلەی بوجە چی لێت بۆ پەرەپێدانی پارێزگاکان چیان لێت بەڵام لەگەڵ ئەوە سوپاس بۆ کەرتی تایبەت سەرمایه‌دارەکانمان خەڵکی ئەم شارە مردە و حکوومەتیش کە پشتیوانێکی گەورەمان بوون لەگەڵ وەستانی هەموو سێکتەرەکان پشتیوانمان بوون بۆ ئەوی نێڵین خزمەت گوزاریەکان بوەستێ چکە کە کاتی ئێمە هاتین کێشەی کارەبا هەبوو کێشەی سوتەمەنی هەبوو کێشەی ئاو هەبوو کێشەی ڕێگاوبان هەبوو کێشەی تەندروستی وەستانی خەستەخانەکان هەبوو مەترسی فەوتانی ساڵێکی خوێندنی خوێنکاران هەبوو بە پشتیوانی هەموو لایەکتوانیمان تەجاوزی ئەوە بکەین لەگەڵ هاتنی منە دوو لەرزە گەورەکەی هەڵەبجە و دەربەنی خان بوو دوایی خۆپشاندانی یەکەم بوو دوایی خۆپشاندانی دووەم بوو دوایی هەڵمەتی هەڵبژاردنەکان بوو کە لەم شاری منە زۆر سەخت بوو 12 لیست بەشداریە کرد دوای ڕۆژی هەڵبژاردن بوو کە بە ئارامی تێمان پەڕان و ئیستاژ لێکەوتەکانی دوای هەڵبژاردنەکە ئێمە ئیستاشی لەسەر بێ بە خەمی پاراستی دەنگەکانی خەڵکەوەین کە ڕێکارە ئەمنی و ئیداریەکانی کەوتۆتە سەرمان. هیچ پلانێک هەیە کە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکەی ئەکرێت؟ ئەوەی بڕیار بوو ئەبوو لە 34 بکرایە بەڵام نەکراوە بەپێی ئەو زانیاریە سەرەتاییانەی هەن ئەیانەوێت لە مانگی 12 بکرێوەکو لە عێراقیش بڕیاری لێدراوە بەڵام ئەوە وەستاوەتەوە سەر ئەنجامی هەڵبژاردنەکانی ئێستا بە بڕوای من ئەگەر ئەنجامی هەڵبژاردنەکانی ئێستا بە دڵخوازی ئەو هێزە دەسەڵاتدارانی ناو حکوومەت نەبێ بە ئاسانی ناچنە ژێرباری ئەوەی کە ڕۆژێکی دیاریکرااو بۆ هەموو هەڵبژاردنەکان دانێن بە پەرلەمانی کوردستان و بە سەرۆکایەتی هەرێم و بە ئەنجومەنی پارێزگاکانیشەوە. لەسەری تۆمە کچەکانی شە بدوێنم ئەم کاتە و باش و جەژنە پیرۆزبێ. تۆ ناوچی بوو؟ پەیوەندی باوکت لەگەڵ تۆیا چۆنە؟ پەیوەندیەکی تونی هاوڕێیەتیە زیاتر. کاتێکەیەتەوە لە کارەکەی ماندووە باسیەوەتان بۆ کات کە ئەمڕۆ چی کردووە چی پلانێکی هەیە چۆن کاتەکانی لەگەڵ ئێوەیەدا بەش کردووە؟ بە تاکید یعنی مەسەن کاتی داوامی زۆرە لە کاتی ینی کەسێکی ئەتیادی بەڵام کەیەتەوە لەو ڕۆژەیە لە بەیانەوە تا ئەوەرە چی کردووە باسیەکە ئەوە مناقەشەیەەکە ئەڵێ چی بکەم باشتر بێ بۆیە هەر لە مناڵەوە فێری کردوین کە مقابلەیەکە بوو پرۆگرامێکە بوو کۆڕێکە بوو ئێمەش پێ بەشداری پێکردین یان پێوتین سێ پرۆگرامەکەم بکەن دوایی ماڵ لێتان پرسمەوە بزانام ڕخنتان چی بوو تێبینیتان چی بوو یان کاڕۆژ بۆ کۆڕکۆبوونەوەکانی زۆربەی کاس منیش و خوشکەکەشمی لەگەڵ خۆیان برد دوایی کە تەواو بوو ئەی بزانم تێبینیتان چی بوو لەسرم ئێستاش بە هەمان شێوە کە لە داوامێتەوە ئەڵێ مەسەن ئەمڕۆ ئەم پرۆژەیەمان جێبەجێ کرد ئەمڕۆ ئەم پلانەمان هەیە ئێوە چی ئەڵێن چۆنە پێتان چۆنە چی سیفەتێکی دکتۆر هەڤاڵ زۆر بە دڵی تۆیە کە ینی زۆر جار باسی بکەیتەوە شتێک کە لەوە هەبێت و لە تویانە بێ حەز بکەی وەک باوکەت بیت بوێری و ئازادی دەستخۆش سپاس خاتون گیان جەژنە پیرۆز زۆر سپاس جەژنیش پیرۆز بێ زۆر سپاس بەڕێزان کچە گەورەی ئەون کچە گەورەی کچە بچووکم بەڵ ئەو شانتۆ وارێ پەیوەندی تۆ لەگەڵ باوکتا چۆنا بەوەی کە کچە بچووک بیت نازی زیاترە لە نازی زیاترەکەی بەسەر باوکتا تا چەندێک تووڕە ئەبێت وڵا تووڕەبوونی زۆر کەمە تووڕەبوونەکانی قەت تووڕەبوونی لەسەر ئێمە نیە تووڕەبوونی لەسەر شتەکانی دەرەوەی کە لەسەر ئەوان تووڕەیە بەسەر ئێمە نایڕژێ بەس تووڕەبوونی خۆیان بەسەر ئاژێ لە ماڵەوە دەرێبڕێ ئەگینا قەت تووڕە نابێت بەسەر ئێمە تووڕە نابێت زیاتر لەگەڵ کامتانە زۆر نزیکە لەگەڵ هەموومانە پەیوەندێکی پتەوی هەوڕێنی یەکێکتان تۆزە زیاتر لەگەڵ ئەو من هەستەکەم بەرەی مکسە بچووکم کاتێ نازی زیاترە بێ هەستەکەی دوورتری بەڵام کاتێک کە ئەو زۆرتر لەگەڵیا لە کۆڕ کۆبوونەکانە بەشدارە بەڵام من خۆم لەبەری حەزم نینیە لە بواری سیاسی نیە زۆر لەگەڵیان ناڕوم هۆکاری چییە کە تۆ حەزە بە بواری سیاسی نیە حەزم نینی هەر کەسە و لە شتێکە بارەیە میش حەزم نینی حەزە لە چی شتێکە کە لە داهاتووە لە چی بابەتێکە پلانی تۆ چی بێت ببیت بەچی ئەتەوێت چی بکەیت خۆم لە وێنە کێشان و فۆتۆگرافیا باشم شڵا پەری پێم و بزانم ئەبین بەچی شڵە زۆر باشە دەستخۆش دووبارە جەژنە پیرۆز بێ دکتۆر هەڤاڵ هۆکاری چییە دانیشە فەرمووتەوە هۆکاری چییە کە تۆ لەگەڵ شەنە زیاتر تەعاملە ڕێکترە و هاوڕێیانەتری وڵی لەگەڵ کوڕەکەمە پشکۆلەکە تا ئەو لەگەڵ مناڵی تایفەکەشمانە لەگەڵ سا و کاکە ئایان ئەوە خەوتووە ئەگینا زۆر پشکۆلەشە پەیوەندیمان زۆر پتەوە بەڵام لەگەڵ شەنا بە تایبەتی لەبەرەوەی خۆی حەز و سەلیقەی بردووەتە ناو ئەو کایانەوە لە کۆڕ کۆبوونەوەکان لەگەڵ ما بەشدارە بێ
لە مناقەشەکانە لەگەڵما بەشدارە بێ گوێ لە بەرنامەی ترەگرێ کۆمەڵێک ئەفکاری باشە هێنێ و من سوودی لێ ئەبینم چکە هەردووکیان و مناڵەکانی تریش سێ-چوار زمانە زانن هەمویان زۆر هاوکارن لەوەی کە شتی تازە بە من بڵێن پشتیوانیم بکەن گفتوگۆ ئەکەین بە تایبەتی لەگەڵ دکتۆر شیلانە کە هەردووکمان لە یەکایی کە زانکۆ بووین زیاتر ئەو مناقەشەی کردوین و سەردەمی ئەو سەردەی معاناتەکان بۆ ئەو کاتەی کە ڕامان کرد چوینە دەرەوە لە سیوەکی یابینەوە 6 لەسکی دایکیا بوو هەر لەو کاتەوە گۆش بۆ بە ڕوویایەکی سیاسی پتە و کە ئێستا ڕنگدانەوەیکی زۆری لەسەر کەسێتی هەیە. حەزەکەی مناڵەکانت سیاست هەڵبژێرن یاخود بچە ناو دنیایەکی هوەریەوە؟ من حەزەکەم لەگەڵ کای سیاسەیە ئەو دنیا هوەریێش لە دەستنێن لەبەرەی ئینسانی بوونی ئینسان لە دەستنێن بۆی ئەخلاق بگەڕێنەوە بۆ ناو سیاست بۆی ئەو ڕەش و سپی لە ناو سیاسەتا هەیە بیکەن بە ڕنگاڵەیی وان نەزانن یا ئەم سەر هەیە یا ئەو سەر هەیە یان چەپ هەیە یا لیبراڵ هەیە یان دینی هەیە یا لادینی هەیە ئەلمانی هەیە دینی هەیە لەبەرەوە زۆر بە منطقی و بە تەوازون گەورە بوون پەروەردە بوون خوێندویانەتەوە لە تەجروبەی ژیانەوە من ویستومە فێر بن نەک لەوەی کە من پێیان ئەڵێم بۆیە خۆیانم خستۆتە بەر ئەو تەجروبەیە کە زۆر جار قورسیش بۆ بۆیان بۆی خۆیان خاوەنی ئەزمموی خۆیان بن نەگوێزەرەوەی تەنیا ئەزمموی ئێمە بن. بەڵێ دکتۆر من وەک ستافی خەندان سوپاس دەکەم کە میواندارێکی ئێمەت قوبول کرد هیوادارم هەموو ڕۆژێک خۆت و خانەوادەکەت لە جەژنا بن هەموو جەژنێکتان مای خۆشی و شادی بێگەر تۆ شتێکت نەما بێمە سوپاس دەکەین. من سوپاسی هەمووتانەکەم دیسان پیرۆزباییتان لێەکەم تەمەنای سەرکەوتنتان بۆ خوازم ومێ دەکەم ئەم جەژنە بێ بە جەژنی خێر بۆ هەموو خەڵک تەجاوزی ئەو نەهامەتیانەمان بکەین تەبایی خۆشەویستی بگەڕێتەوە ساختەکاری و گەندەڵی لە وڵاتیان نەمێنێ خۆسەپێنی نەمێنێ خۆشەویستی دروست بێ خۆبەخشی دروست بێ بەیەکەوە بوون دروست بێ ئەم وڵاتە بەرەو ئیرادە و ئامانج و تارە نیشتیمانیەکانی بڕوە لە ڕۆمان بێ بڵێن وڵاتەکەمان دیموکراسێتی تایە ژیانی مەدەنی تایە یەکتر قوبوڵکردنی تایە تەمەناکەم جەژن کۆکردنەوەی جیاوازەکان بێ کۆکردنەوەی ناکۆکەکان بێ تەجاوزکردنی خەم و پەژارە و هەر غیرە و غوبن و نەهامەتیەک بێ بۆ ئەم وڵاتە. دەست خۆش دکتۆرگیان ئێمە ئەڕۆین سپاس بۆ تۆ مەمنون بژیت. زۆر سپاس دەکەم دکتۆرگیان بە هیوای کاری باشتر پرۆژەی باشتر سەرکەوتوو بیت. بەڵێ خۆشەویستان بینەرانی خەندان لەگەڵ دکتۆر هەڤاڵ لە جەژنە پیرۆزەدا کە هاتبووین سەردانی ماڵی دکتۆر هەڤاڵمان کردبوو کۆتاییمان بەم بەرنامە تایبەتی ئەمڕۆمان هێناس هیوادارم هەموو ڕۆژێکمان هەر جەژن بێ هەموو جەژنێکمان هەر خۆشی و شادی بێت جگەلەوەش لێرەوە منی ژۆک و پەرچام پیرۆزبایی جەژنی ڕەمەزان لە هەموو کەس و کار و خانەوادەی شەهیدان و ئەنفالکراوان و زیندانیانی سیاسی دەکەم. پیرۆزبایی جەژن لە پێشمەرگە قارەمانەکانمان دەکەم تا ئێوە سبەینێ هیوادارم هەموو لایەکتان بەختەوەر بن هەموو ڕۆژێکتان خۆشی بێت و خواتان لەگەڵ. دەست خۆش دکتۆر. تا دێت تۆڕە کۆمەڵایەتیەکان ڕوو لە فراوانین و ژماری ڕاگەیاندنەکانیش زۆر دەبن. نازانین لەو هەواڵ و زانیاریانی دایانبیستین کوێ بکەینە جێ متمانەی خۆمان. خەندان ئەو متمانەیە بەدەست دێنێت کە باشی و گرنگی هەواڵ نەکەینە قوربانی خێرا بڵاوکردنەوەیان. دنیای ئەمڕۆ پڕ لە دەنگە. دەنگ و هاوارێکی جیاواز کە نابیسترێن یان لە نێو ژاوەژاو داون دەبن. ئێمە دەنگەکان دەگەیەنین بڵاویان دەکەینەوە ئێوەش بڕیار بدەن.